بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. خۆشحاڵم ئازیزان، ئەو زارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتمەوە خزمەت بەڕێز و خۆشەویستانتان. تەبەن ئەو جارە باسی مەقامێکی تر لە مەقاماتی عوبودیەت دەکەم، ئەویش کە پێی دەرێن ئەلخەوف من الله، ترسانە لە ڕەب العالەمین. ئازیزانم، بەڕاستی ترسان، کەسێک بترسێ لەخوا بەڕاستی وەی لێ دەکا بەردەوام لەسەر ڕێڕاست بێ و حەفزی دەکا لە هەموو گوناح و بێشەرعیەتیش، و بەردەوام ئاگاداری دەکاتن کە تووشی هیچ لادان و گوناحێک و بێسەر و بەریەکی نەبیتن. ئەمە زۆر گرینگە. بەڕاستی ئەبێ بابای سالیک بترسێ لە عەزەمەت و گەورەی دەسەڵاتی خوای گەورە، بەڕاستی بترسێ لە خوای گەورە. جێم لێ دەبی هەندێک کەس وەڵا دەڵێ من لە خوا ناترسم، بەس خۆشم دەوێ. بەوەڵڵا ئەو کەسەی خوای خۆش بوێ ئەو زەلی دەترسێ. چەندت خوا خۆش بوێتن ئەوەندە زیاتریش لێی دەترسی. لۆ چکە ئەو خۆشویستنە ترسێکە لۆ پەیدا دەکا، شتێک ناکەی کەوا ئەو خوای لێت عاجز بی، شتێک ناکەی ئەو خوای گلەیت لێ بکە، شتێک ناکەی ئەو خوای لێت تۆڕە بیت. ئەی کەواتە ئەم ترسە بۆ بە ڕەحمەت لە بۆت. ئەگەر ئەمە بمانوێ ترسی خوا لە دڵی خۆمان بچێنی، بەدوو هۆکارە. هۆکاری یەکەم ناسینی دەسەڵات و هێز و قودرەتی بێسنووری خوای متعال. بەڕاستی دەبی خدای متعال بناسی بەو گەورەی کایتی، بەو عەزەمەتەی، بەو دەسەڵاتەی، بەو قودرەتەی کایتی. قودرەتێکی بێسنوور، دەسەڵاتێکی بێسنوور، عەزەمەتێکی بێسنوور. سبحان الله. یەک نمونەی حەدیسی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لۆتان دەیمەوە کە باسی گەورەی و دەسەڵاتی خوای ڕەب العالەمین دەکات. دەفەرموویتن ئەوەی من دەبینم ئێوە نابینین، ئینی ئارا ما لا تەڕەون وأسمع ما لا تسمعون. پێغەمبەر ئەفەرمی هەندێک شت ئەبینم ئێوە نابینن، هەندە شتم جێ لێ ئەبی ئێوە جێتان لێ نابی. ئەطەتی السەماء وحەق لها ئەن تەئەط. ئەفەرمی ئاسمان زیڕەی دێ، زیڕە. سبحان الله. معنای چێ زیڕەی دێ؟ یعنی باری زۆر قورسە. چۆن ئەو لۆریانەی کەوا گەنم بار دەکەن یان شتێکی قورس بار دەکەن دەبینی زیڕە زیڕی دێ لە کاتی ڕۆیشتندا. دەفەرمێ ئاسمان، ئەو ئاسمانە گەورەیە کە هەر خوا دەزانی سنووری چەندە. سبحان الله. ئەفەرمێ زیڕەی دێ، زیڕە. حەقی خۆشیتی کە زیڕەی دێتن. دەفەرمی جێی 4-5 نییە ئیلا مەلائیکەتێک وا لە سوزدەدایە لە بۆ ڕەب العالەمین. سبحان الله. سبحان الله. ئەم کەونە فراوانە و بێنیهایەتە. ئەو جا جێی 4-5 نەبی، جێی 4-5 نەبی ئیلا مەلائیکەتێک وا لە سوزدەیە و هاواری خوای دەکا و تەسبیحاتی خوای ڕەب العالەمین دەکاتن. اینجا پاشان دەفەرموویتن والله لو تعلمون ما أعلم. أفرمي قسم بخوا أوي من دزانم إيوة بزانا لضحكتم قليلا ولبكيتم كثيرا. بردوام دقريانو وزور كمش بيدكني نك أوا. أفرمي والله خوشيتان ندديد
لەسەر جێیەکانتان لە ژنەکانتان، بەڵکو دەچوونە دەرێ بەس هاواری خواتان دەکرد کە خوا لێتان خۆش بێت. سبحان الله، سبحان الله. ئەم ناسینە ئێمە ئەو ناسینەمان پێویستە ئازیزان، ئەو ناسینی خوایەمان پێویستە. خوایەکی بێت، خوایەکی دەسەڵاتێکی بێسنوور، عەزەمەتێکی بێسنوور، هێزێکی بێسنوور. ئەگەر خوات ئەوها ناسی بەڕاستی ئەو وەختی تۆش بێ ئەمری خوای گەورە ناکەی، تۆش دەزانی حسابی و کتابێک لە بۆ خوای گەورە بکەی. دایە عایشە دەفەرمی هەر کاتی بایەکی قەیم دەهات، بایەکی قەیم دەهات، سبحان الله پێغەمبەر ڕەنجی تێک دەچوو، ئەهاتە ژۆرێ ئەتەچوە دەرێ، ئەهاتە ژۆرێ دەچوە دەرێ، لە ترسی ئەوەی نەکو غەزەبی خوای گەورە بیت. الله ئەکبەر. لۆ ئەو پێغەمبەرە خوا ئەناسی، ئەوە بەڕاستی خوای گەورە ئەناسیت. ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بی. سبحان الله. نەک ئەوە سەحابەیەک باسی پێغەمبەر دەکە عەلەیهی سەڵات وەسەلام، ناوی عەبدوڵڵاهی کوڕی شەخیرە، دەفەرموویتن وەڵڵاهی ئەمە لە دوو پێغەمبەر نوێژمان دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام، ئەی فەرموو کە پێغەمبەری خوا پێش نوێژی ئەکرد سنگی ئەکوڵا وەکو ئەوەی کە کتری لەسەر ئاگریدانی بڵق دەدا و ئەکوڵە ئەوها سنگی دەکوڵا لە ترسی خوای گەورە. سبحان الله. ئەزیزی کە ئەزیز المرجل، یعنی کوی ئەتوو کترێکی لەسەر ئاگرێکی گرمدانی ئەو بڵق دەفەرمی سنگی ئەوها دەکوڵا لە ترسی خوای گەورە. ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بی کاتێک کە نوێژی دەکرد یەک پارچە گریان بوو، یەک پارچە گریان بوو. وەختی نوێژی دەکرد و قورئانی دەخوین لە ناو نوێژدا یەک پارچە گریان، حتى لە ئاخری تەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر فەرمی عایشەی بڕۆ بە بابت با پێش نوێژی بکە، من ناتوانم بچم پێش نوێژی بکەم. گوتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بابم پیاوێکە لە نوێژ هەر دەگریێ، ئەوان نازانن چ دەڵێن لەبەر گریانەکەی، فەرمی بڕۆ بابت پێش نوێژەکەی بکاتن. ئەنی سبحان الله. بزانە ئەمە وەسفی ئیمامی ئەبوبەکرە لە کاتی بەرامبەر خوای عەزیز بڕادەوەستن. ئەی سەحابە ئەفەرموو وەکو دارێکی هیشک بوو داهات، یعنی داری هیشک ئەو هیشک دەبووە بەرامبەر خوای گەورە، ئەوها ڕەگدا هەردەگەڕا لە ترس و عەزەمەتی خوای گەورە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی جارێک لە ئیمامەتیدا سوورەتی توور ئەخوێنی، ئەگاتە ئەو ئایەتەی کە خوای گەورە ئەفەرمی سوورەتی توور ئەخوێنی کە خوای گەورە دەفەرمی ئین عەذاب ڕەبیک لەواقع، ئەفەرمی عەذابی خوای گەورە هەردێتە جێ. سبحان الله. ئەفەرمی ئەوەندە گریا لە نوێژەکەی، ئەوەندە گریا پاش نوێژەکەی نەیتوانی بێتەوە مزگەفتێ نەخۆش کرد، ئێمە چوین سەرمان لێدا. بزانە بەیەک ئایەتی ئەو دڵەی چی بەسەر هات، ئەو جسمەی چی بەسەر هات. ئازیزانی من، ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بی پێش ئەوەی وەفات بکە سەری لەسەر کۆشی کوڕەکەی بوو عەبدوڵڵای، گوتی کوڕەکەی کوڕم سەرم دانێ سەر عەرد، ڕومەتم دانێ سەر خۆڵ، بۆ ئەوی ئومێدەمەوەی کە خوای گەورە لێم خۆش بێ و عەفوم بکە و ڕەحمم پێ بکە. یەک لە سەحابەکان لەوێ دانیشت و فەرمی یا ئیمام ئەتوو یەکێکی لە عەشەرەی موبەشەرە، یەک کەسەی یەکێکی کە ئەو دینە سەرخستیە، یەکێکی کە ئەو هەموو فتوحاتت کردیە، ئەوها دەڵێ؟ فەرمی وەڵڵاهی تەمەنا دەکەم لە ڕۆژی قیامەت نەپاداش بدرێمەوە نە حیسابم لەگە بکرێ، بەس لێ دەربچم نەجاتە ببی بەسمە هیچ کەم ناوێتن. سبحان الله. ئازیزان ئەوانە چ خەوفەکیان هەبووە لە خوای گەورە، چ ترسێکیان هەبووە لە خوای گەورە. بەم شێوەیە سبحان الله جولاینەوە لە کاتی بەرامبەر و نوێژ و تاعەتیان لەگەر خوای گەورەی ڕەب العالەمیندا. جا ئازیزان بەڕاستی سان ئەگەر ترسی خوای گەورەی لە دڵ بی، بەڕاستی ئەو ترسە هەموو شەهوەتت ئەسووتێنی، وەلێ دەکا بەڕاستی بەس خەریکی خۆت بی، ئاگر لە شەهوەتەکانت بەردەدا، لێ ناگەڕێ ئەو شەهوەت و نەفس و شەیتانە بەسەرت تاساڵ بی. ئەو ترسە وەلێ دەکاتن هەموو کاتێک ئاگال لە زبان و لە چاو و لە دڵ و دەست و قاچی خۆت بی. بۆی ئەستن ئاگال لە عالەمێ نییە، ئەستن ئاگال لە خەڵکی نییە چ دەکەن و چ ناکەن. لۆ ئەتوو خەریکی خۆتی. ئەمما ئەگەر ئێمە خەریکی خۆمان نەبین، ترسی خۆمان نەبی لە دڵ، هەر خەریکی عالەمێ دەبین، هەر خەریکی غەیبەتی عالەمێ دەبین، هەر لە دوو عەیب و عالەمی خەڵک دەگەڕێت. ئەمما ئینسان بەڕاستی ئەگەر خەریکی خۆی بوو، ترسی خوای وای لە دڵی کردبوو کە بەردەوام مراقەبەی لەسەر خۆدانی کە باسمان کردە لە حەڵقەکانی پێشتر، بەڕاستی وە لێ دەکاتن کەوە
تەنها و تەنها ئاگال لە خۆبی و غافڵ دەبی لە هەموو خەڵکەکی و هیچ ئاگال لە خەڵکی نابیت. ئازیزام ئەمە زۆر گرینگە بەڕاستی ئەم ترسە زۆر پێویستە. بۆیە یەک لە پیاوە ساڵحەکان دەفەرمیتن فەضلی کوڕی عیاضە دەفەرمی من خاف الله دله على كل خير. دەفەرمی ئەو کەسەی بەڕاستی لە خوای بترسێ ئەم ترسەوەی دێ دەکا هەموو خێر و خێراتێکی دێنتە پێشی لۆ تو حەوڵ لە ترسی خوای گەورە حەوڵ دەدەی باشترین نوێژ بکەیت، جوانترین نوێژ بکەیت، جوانترین خێر بکەیت، مخلیصترین شت بکەیت، هەموو شتەکان لەگە خوای خۆت یەکلا دەکەیتەوە. لۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمیتن دەفەرمووی لا يلج النار أحد بكى من خشية الله. دەفەرمی ناستە ئاگەر کەسێک کە لە ترسی خوای گەورە بگریێ مەگەر شیرکەنجین دەستەوە ناو گوانی حیوانی ئەو کاتیش ئەو کابرایە دەستە جەهەنەمێ کە مستەحیلە شیریش بستەوە ناو گوانی مەڕوو ماڵاتی. جا بەڕاستی ترسان لە خوای گەورە بەس فرمێسکێکت بێتە خوارێ لە ترسی خوا واللهی ئەو فرمێسکە وەلێ دەکات لە ڕۆژی قیامەتێ لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە بی. سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. هەفت کەس لە ڕۆژی قیامەتی ئەستە سێبەری عەرشی خوای گەورە کە ئەو هەموو خەڵکە لە ناڕەحەتینە. کەسێک ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه. کەسێک لە جێیەکی چۆل کەسی لەکن نەبوو لەوەی تووشی ڕیا نەبی سبحان الله فکری لە عەزەمەت و دەسەڵات و مێهرەبانی خوای گەورە کردەوە حتا چاوەکانی پڕ فەرمێسک بوون. ئەو کەسە تازە ئەو چاوە بە ئاگری جەهەنەم ناسووتی. عینانی لا تەمەسهم النار. دوو چاو هەوە ئاگری نایەسووتێنی. عین بەکت من خشیەت الله. چاوەک بەڕاستی لە ترسی خوای گەورە بگرێ با یەک قەترەش بیتن. ئازیزانم ئەو جەهەنەمە گەورەیە بە هیچ شتێک ناکوژێتەوە، بە هەموو بەحرەکانی دنیاش ناکوژێتەوە، بەڵام بە یەک فرمێسکی لە ترسی خوای گەورە بکەوتە سەر ئەم ئاوە ئەم ئاگرە ئەیکوژێنیتەوە. سبحان الله. ئازیزام هۆکاری دووەم لە ترسانمان لە خوای گەورە کە بترسین لە خوای گەورە ئەوە گوناح و بێسەروبەریەکانی خۆمانە، کەم و کورتیەکانی خۆمانە، نەقسانیەکانی خۆمانە، کەم تەرخەمیەکانی خۆمانە بەرامبەر خوا، بەرامبەر پێغەمبەری خوا، بەرامبەر قورئان، بەرامبەر ئیسلام، بەرامبەر کەس و کار و ئەو خەڵکەدا. بەڕاستی ئینسان هەر کاتێک هەستی بەوە کرد کە گوناحبارە بەڕاستی کەم تەرخەمە، بەڕاستی بەجێماوە، بەڕاستی بەدبەختە، بەڕاستی هیچی نەکردو لۆ قیامەتی خۆی لۆ قەبری خۆی ڕگەنی هەموو سپی بوو هەتا ئێستا شتێکی نەکردێ کە خوا پێی خۆش بیتن. بەڕاستی ئەم جۆرە فکرکردنەوە ترس و بیمێکی زۆر دروست دەکات لە دڵی ئینسانی و دەکات مڕاجعەیەکی خۆی بکاتن. ئازیزانم تو ناترسی بە یەکێک لەو گوناحانە خوا غەزەبت لێ بگری؟ ناترسی بە یەکێک لەو گوناحانە خوا لەعنەتت لێ بکە؟ ناترسی بە یەکێک لەو گوناحانە تووشی تووڕەبوون و خەشم و ڕقی خوای گەورە بیتن؟ ئازیزان تۆ نازانی ئەو گوناحانەی کە دەیکەی مەلائیکەتان و تەیر و توال و حەشەرات هەموو لەعنەت لەو کەسە دەکەن کەوا تووشی گوناح و مەعسیەت دەبیتن. ناترسی تووشی یەکێک لەو لەعنەتانە بی ماڵت وێران بی و تازە هەتای لە جەهەنەم بی. ئازیزان بەڕاستی ئینسان نابی لە خۆی ئەمین بی، بەڕاستی نابی لە خۆمان ئەمین بین، دەبی بەردەوام خەریکی ئەوە بین کە خوایە لەسەر خێر بمرین، حسن خاتیمەمان بە قسمەتکەی، خوایە بە ئاخیر خێری بمرین. چەندەها کەس چەند ساڵ عیبادەتیان کرد ئاخری سبحان الله بە ئاخری شەڕی چوونەوە، ئاخری تووشی ئاخری شەڕی بوون، ئاخری عمری خۆیان تووشی گوناح و بێشەرعی بوون لەسەر شەڕ و لەسەر گوناح ڕۆیشت لە خزمەت خودای رب العالمین. بەڕاستی ئینسان نابی لە خۆی ئەمین بی، بەڕاستی نابی هیچ کاتێک لەو گوناحانەی خۆمان ئەمین بی. جا بەردەوام فکرکردنەوە لەو گوناح و لەو بێشەرعیەی کە کردیتمان بەڕاستی ترس و بیم و حاڵەتێکی دەرونیمان لۆ دروست دەکات کە زۆر بترسێن لە خوای و زۆریش بەرامبەر خوای بشکێنەوە، خۆ زەلیل بکەین و داوای لێخۆشبوون و عەفو و مەغفرەتی لێ بکەین. جا ئازیزام بەڕاستی ئەم ترسە زۆر پێویستە لە بۆ بابای ساڵح، هەم لە عەزەمەت و دەسەڵات و قودرەت و هێز و بێسنووری خوای گەورە بترسێ و هەم لە گوناحەکانی خۆشی بترسێ کە ئەم دوو هۆکارە وەی لێ دەکاتن کە ترسی خوای لە دڵدابی
هم یەک دقە غافڵ نەبی لە خوای و هەم یەک دەقەش غافڵ نەبی لە خۆی و یەک دقەش غافڵ نەبی لە شەیتانی نەکو تووشی بێ ئاگایی و ئاخری شەڕی بکاتن. تاکو دیدار و باسێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.